لاستذكار مأساة تهجير الكرد الفيلية فەیلیەکان ئەو پێکاتەیە کە بەبەشێک لە نەتەوەی کوردا دەنرێن حکوومەتی بەعز لە عێراقی بوون بێبەری کردن و بە بێگانە لە قەڵەمیدان لە زێد و ماڵ و حاڵی خۆشیان بێبەشیان کردن و دەربەدەریان کردن. فەیلیەکان شوێنی نیشتەجێبوونیان دەکەوێتە نێوان سنووری عێراق و ئێرانەوە. لە دیوی عێراق کوردە فەیلیەکان زیاتر لە شارەکانی جەلەولا و خانەقین و مەندەلی و عەلی غەربی و بەدرە و جەسان و کووت و نوعمانیە و عەزیزیە نیشتەجێن. ئەوە جگە لەو ژمارە زۆرەی کوردی فەیلی کە لە کۆنەوە لە شاری بەغدا نیشتەجێن و بەشێک لە فەیلیەکان پێیان وایە بەغدا لە سەردەستی ئەوان دروستکراوە و شارێکی کوردیە. بەڵام لە دیوی ئێران کوردە فەیلیەکان زیاتر لە پارێزگاکانی لوڕستان و کرماشان و ئیلام نیشتەجێن. هەروە فەیلیەکان لەسەر مەزهەبی 12 ئیمامی شیعەن. لە ساڵی 1970 لە سەردەمی دەسەڵاتی ئەحمەد حەسەن بەکر سەرۆکۆماری ئەو کاتی عێراق کۆچی زۆرە ملەی کوردە فەیلیەکان دەستی پێکرد. لە سەردەمی حکوومەتی سەددامیشدا لە ناوبردن و پاکتاوی ڕەگەزی کوردە فەیلیەکان گەشتە لووتکە و بە بیانووی ئەوەی کە بە ڕەچەڵەک بێگانەن و عێراقی نین واتە ئێرانین زیاتر لە 600,000 کوردی فەیلی بۆ ئەو وڵاتە ڕاگوێزران و زیاتر لە 20,000یش بێسەر و شوێنکران. ڕژێمی بەعز هەر بەوە نەوەستا بەڵکو ڕەگەزنامە و ناسنامەی عێراقی لە کوردانی فەیلی سندەوە. لە سەروبەندی شەڕی عێراق ئێراندا زیاتر لە 200,000 عێراقی ئاواری ئێران بوون کە لە 65%یان کوردی فەیلی بوون. تا ئێستا نزیکەی 50,000 کوردی فەیلی کە لە سەردەمی حکوومەتی بەعزدا ناسنامەکەیان لێ سندرابوونەوە و بۆ ئێران ڕاگوازرابوون بوونەتە خاوەنی ناسنامەی عێراقی. هەروە پەرلەمانی عێراقیش لە کۆبوونەوەی 3 مانگی نیسانی ساڵی 2013دا پێداگری کردبوو کە پێویستە بە زووترین کات قەرەبووی مادی و معنەوی کوردە فەیلیەکان بکرێنەوە. بەڵام کوردی فەیلی لەوە زیاتریان دەوێت و لانی کەم خوازیارن حکوومەتی بەغدا بە ڕسمی داوای لێبوردنیان لێ بکات بۆ ئەو مەینەتیانەی لە ساڵانی هەشتاکاندا لە سەردەستی بەعز لە بەرامبەریان ئەنجام دران. کاروان شێخ موحسین NRT